ئەو کوڕە برادەرم گادەیان ساز کردو شەو لە بان مەکان جا تۆنەیی ڕێک هەڵەوە شێت جا وەڵای مامە سەرۆن من بۆ گادە کەی پێم و تۆ نابوو خوا برا ئەوە ئای بینی خۆ ئەوە باخە هاچی کورسیە تەختەکانیان لێ تو واز دەبێ لە کاکە جوان شتە ئاوە تاڵەکەی نێرگەلە تەرتیبات ئامادە حەقێ نەبێ حەقێ نەبێ مێشکە پڕەکەم پێش هەمووتان لەوێ تەواو تەلەفۆنم بۆ نەکەم باش زۆر باشە بەڵام پێشەوە ئاگادارم کەرەوە خۆم کەم حەزەری خۆم کردی ئەی پارۆشت پێ لەخوا بەزیابێ پێم بتمەگە پێ یانە قەل و قازێ بچین بیتزین ئەی چی ئینشاءالله تەلەفۆن پێشەوە ئاگادارم کەرەوە بەسەر چاو دەمبازیان لەگەڵ یاریگە چاکنەوەی وڵا چاکی ئاگادێک بەرەمامە چۆن ئاگام لەسەری خۆمارم کردوم وەڵا چوە وەڵا مامە چاک بردیەوە کار باشین گرم چۆنی کاکە مژدەگیان براکە خوا بەدەنگ باشی شوون خوا بەخێر بێت چاو ماچەکەم چۆن وەردەکردە دێرە وەڵای خاڵەکەم کەمێتە ناو ئیتر خۆم کردە ئێرە برام بۆ هەر شتەکە نەوەڵا ئیشە خراپ نەکردایتە بۆ مزگەوت وەرە تۆ هەرێ جارهاتی دەست نوێژە بۆم گرم ئاچی نوێژە توورکات نوێژ بکەین برا براکەم ئینشەڵڵا یەکەی بەس من جارێک گەنجم و جارێک کەمێ خۆشی لە ژیان ببینی خاڵە مژدە وەرە برا مردن بە گەنج و پیری نییە لە هەر شوێنێکا بێقەتە گرێت ئیتر بۆ زوو تۆبە ناکەیت و باچی نوێژەکە با بکەین وازنەم هاوڕە خراپانەوە بێنە بەس چۆ بۆ کافتریا و ئەم لاولا و بەزم و ڕەزم و گۆرانی وەرە بەخوام شتانە داود نادا بە قوربان هەر کەسە چتە قەبری خۆیەوە دیکە قەبری منەوە تۆ نەخێر برا من نامە قەبری تۆ بەس من لەبەر خۆشمە براکەم حەز ناکەم بستین کاکە مژدەگیان زۆر سپاس دەکەم بۆ ئەمەشداریان ئەزام قسەکانە ڕاستە بەڵام هەر کەسە ژیانی خۆی براکەم وەڵی هەر پەشیمان نەبیتەوە پەشیمان نەبیتەوە بەس بە قورئان برا ئەمە داود نادەم گۆرانی و حەفلە و کافتریا و هاوڕێتی خراپ و وەرە ڕەحمەت وەرە ئینشاءالله هەر بەدەم ناگرێت دەبی کە ڕاستی ئینشاءالله دەیخوا حافظ خوا دەگەڵ بە بەخێر بێت خی گەورە هیدایەتدا ئینشاءالله هەی بەخوا برا ڕاستیان و تۆ ئەڵێ نوێژ بکە پێشەوەی نوێژ لەسەر بکرێت بەخوا داماوە ئەمیشم کردە مەوزوعەکەەوە هەورە داماوە زانەی هێنم کور هەمووتان هێن السلام عليكم. عليك السلام ورحمة الله. يا أخوة بخير باشي براكم. قسم بيستشا. لا سايب براكم. سلامة بياربي يا أخوة بخير. سلامة بياربي. باي قرب سلامة بياربي. أنا أولي ورد والله ترجعون كوتو توتم تخوا باش ملزمة تخيكي لقلاكم بس. يا أخوة بخير بيسرتشاو بخير يا أخوة. أنا براكم. أوكوش براتم بوايا برا. بو. ولا والله برا سعر اللي أخور فول صوت تنجيل قرانية دا هلا وقرب كوباني إزعاج كردوا الرشة ولا كافتريا أو نادي ونازانم. إتر نازم لماذا تميناك نعم دستان لشوري تميشيكين كاكا تميشيكين والله باقوم رجعت وردمي لسريتي يا كاكا تشيليكين دايم في لين يوجكت بكا خرافة مكا صوت ترجيل مدى ساري بي بشوار ساعة يسريني تو يتشيليكين يا كاكا ساري كل سنة نابت والله سيخو منال نية منال اللي سنين والله يبرا تشيليكين يبرا والله هربو قرقوا بانا هر ازعاج مالي والله الحياة ما تشو والله دايم دم معنا سريتي كاكا بقسم ما نكا تشيبكي والله تشيليكين شاريكي بكون برا يا سارة قيلي سنة يا لما والله برومي كاكا والله برومي شو بي يلا يا كاكا تشيليكين دابا براكم صرتم يشان بقربان بكره بخواتو هر يكم نفنيت بيوري بقربان بم جزاك الله بخواي غورا بقربان خواي غورا ان شاء الله صايلي قاوه سلامت يا ربي بقربان بخوا حبيبي اخوان لك كوجين دا صو برادر بانك ابسان على شي كوجين يدا سكاك دا صو برادر بانك دا ام خوت كده شي كاكا هسه داسا كوجين كاكا تشاو كروا بونا جولي بيومري بونا جولي باوكا كوجين
گۆژی نەسا ئەم برادرەمان ئێستا لەنا ئەو خاکەیە بەخوا گریان هیچ ئیسفادەی بۆ نیە حتا کوسبێ وەختەمە قورئانە سەر بخوێنم هیچ سوودێکی پێ ناکەم ئەوەی کە سوودی هەبێ بۆ ئەم کردەوە چاکەکان خۆیت لە دنیاە کە نوێژی کردبێ ڕۆژووی گردبێ لەگەڵ دایک باوکیان باش بووبێ لەگەڵ هاوسەکانە باش بووبێ ئێتر خواپەرستی کردبێ یادی خۆی بەخوا ئەوە ڕزگاری ئەوە لەناو قەبرەکەیە بێتە پارێزەری لە عەزاب و سزای خۆیگە بەس بەداخەوە هاوڕێمان نوێژی ناکرد زۆر داوامانەیەکی کە نوێژکە بەڵام نەیکرد ئەیوت من جارێ گەنجم ئەوی جارە ماومە ئەوی جارە لە کوێمە بمرم وای ئەزانی مردنی بۆ دانرا پێیان تۆ لە 70 ساڵیە با بە مردن بە تەمەن نییە مردن بە گەنج و پیری نییە خوای گەورە چەندی بۆ نووسیوە لە ژێنە هەر ئەوە ناژ لەو ڕۆژگارەی ئەمڕۆدا کابینی زۆرینە زۆری کەسانی کابرن هەمووی گەنج هەتاکو و پیرێکە منە سەد گەنجە با ئەمە بێتە دەرسێک بۆ ئێمە با ئێمە بەردەوامی لەسەر نوێژەکانمان با لەسەر کردەوە باشەکەمان بەردەوامی وەخوا هەمومان دەبێت خوای گەورە فەرێ كل نفس ذائقة الموت بۆ ژیان بۆ پێغەمبەران نەماکە من ئێمە ئێمەش دۆزەخەکان هاوارەکەن لە سزا و عەزابی خۆیان بەهەشتەکان پرسیاران لێ ئەڵێ ما سەلەکەکم فی سەقەر ئایا چی وای لە ئێوە کە لە دۆزەخا ئەوان شاڵێن چی قالوا لم نكن من المصلين ئێمە لەو کەسانەمی کەوان نوێژمان نایە بزانە یعنی چی و ئاەتە خۆی بەرە باسێت یعنی ئەو کەسانی کە نوێژ ناکەن ئاگری دۆزەخە سزان بۆیە ئێمەش دەبێت لەسەر نوێژەکانمان بەردەوامی ئەو بێتە دەستێ بۆ ئێمە ئەمە نزیکترین هاوڕێ ئێمە بوو مرد ڕۆژێ دێ ئێمەشە با نوێژەکانمان داانە بڕێین ڕۆژەکانمان بگرین کردەوەی باشە بکەین لەگەڵ دایک و باوکمانە باشی ڕێزی بەرامبەرەکەمان بگرین دوعای خێری بۆ بکەین بەشک خوای گەورە لێی خۆش بێن خوای گەورە قەبرەکەی پڕکە لە نور و لاکی خۆی خوای گەورە بکاتە داخل لە بەهاکانی بەهەشت خوای گەورە ڕەحمەتی خۆی بژێنە بەسەر ئەو هەموو مردوانی ئێرەیە خوای گەورە لە ئێمەش خۆش بێت چونکە بەخوا ئێمەش ڕۆژە دێنە ئێرە ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب حكى باب رينوا استفاد